باش یەکێک لە دیمەنەکانی ئەم گۆڕەپانە کە لێی دەوەستی یان تەماشای دەکەی دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئەم دوو دەست و دووشم شێرەیە کە ئەو کاتیانەوت قوسن نەسڵ بەڵێ ئەما بێ ئەمە چییە ینی چی ڕەمزێکە ئەمە لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە هێنان بڵێن خەمە خۆی لە پۆڵای ڕقەوە دروست کراوە شم شێرەکان بەڵێ پۆڵای ڕقە کۆمپانیایەکی ئەڵمانی HH میتال فۆرم ئەو ئەمەی کرد بەس دامەزراندنی دەسەکە و ئەوانە لەلایەن کۆمپانایەکی بەریتانی بوو بە ناوی مۆریس سینگەر بوو ئەوان دایەنا ئەو دوو دەسەشیان بۆی دانا ئاڵاشیان خستە بانەوە چونکە تۆ ئەگەر ئاڵا لە بانەوە نەبێتن و بە بنیان ڕەتبی ئەمە سەرکەوتن نییە بێ ئاڵاکە لە بانەوە بێت ئاڵاکە لەسەرەوە دەرکەوە لەبەرەوە ئاڵاکەیان لە بانەوە دانا ئیتر لە بنیەوە ڕەتەبوون ئەمە بە معنای سەرکەوتن ئێمە سەرکەوتنمانی هێنا لە سەر ئێرانە لە جەنگی عێراق و ئێران بەڵام سەرکەوتن نەبوو چونکە ئەگەر سەرکەوتنە شەڕ سەرکەوتنی زەحمەتە بێتن چونکە کە تۆ ئەڵێ دوژمن ئەمە لە زەرەری کردووە منی زەرم کردووە منیش خەسارەتم داوە تۆ ئەگەر بێتن 8 ساڵ شەڕەکەی لە دوای 8 ساڵە دەیتەوە سەر اتیفاقی جەزار هەر کەسێ بگەڕێتەوە بۆ سنووری خۆی تر بۆ کردت ئەمە ڕێکە و قەولەیەکە لە شەڕابرا و دۆڕاو نییە وەکو یەک ئەوەیە زۆر باشە دیمەنی تری سەرنجڕاکێش هەبووە دەست پێم وا بێ ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد لەگەڵ جەناب تایسە نەماون لە ژێر دەستەکانە فوزەی ئەسکەری هەبووە کە باس لەوە دەکرێتی سەری سەردەمی شەڕی ئێران عێراقە و فوزەکانی پازداری ئێرانی بوونیان سەربازی ئێرانی بوون لەوێ ئێستا نەماون بۆچی ئەو خوزانە لەوێ دانرابوون سەردەمانێت بخۆی لە شەڕی عێراقێران بڕیاروا بوو ئەو کڵاوی سربەزانە ئەو فوزانەکە بێنن بە شەرتی هەمووشیە بێ فیشەکی لێدرا بێ خون بوو بێتنەوە نییە بە ساغی بێنی ئاڵێن کۆیان کردوێتەوە لە جەنگی عێراق و ئێرانە 5,000 دانە بوو لەو بندەستانە دایان نابوو لەم بەرەوە بەرەوە بەڵام دوایەوە هەڵیان گرت کە هەڵی ژیرا بۆ ئاگاداریت ینی 2008 بەتەما بوون بیرڕوخێنن عێراق بەتەما بوو ئێرە بڕخێنێ لایباتن بەڵێ سەفیری ئەمریکا و کاتەنە یەشتی ئەمە ینی مەسرفی خەرجێکی زۆری تێچووە و هی وڵاتیشە لەبەرەوە نەیەش لای بدە مەگەلایانە برد لە 2008 تەختیانە کلێرە بەڵام بڵێن ئەو خودانیان هەڵگرت و ئەو سەبانیان لە بنی دانا و ئەم بەر و ئەو بەریش بە هەردوو لاوە و عینی شێوەست زۆر باشە دیارترین شەڕەکانی ینی لە ماوەیە ساڵە نێوان عێراق ئێران کامانە بوون و کامەی زۆر خوێناوی بوو لە نێوانیان هەروەکو بە جەنابتم وتیانی نەهڕ جاسم ئەمە ڕووساز گردەمەند تایبەتی گردەمەند ینی شەڕی زۆر سەختی تیاکرا 4-5 شەڕی سەخت زۆر کە ئێرانەی گرتەوە عێراقی گرتەوە شەرق دژلە بوو کاکە شەڕی فاو بوو لەگەڵ هەڵەبجا بەڵام هەڵەبجاوە هەمومان نەزانی کە چیمیا باران کرا ینی هین نەبوو بەڵام لە هەمووی سەختتر کە لە 1986 ئێران ێرشی بردە سەرفاو ینی 2 ساڵ گرتی فاو ڕقمێکی خەیاڵی ینی 76,000 سەربازی عێراقی لەو 2 ساڵە لەوێ کوژرە لە فاوە لە خوێناویترین شەڕی عێراق بەڵێ لە ساڵی 2003 کاک سەلام کە ئیتر ڕژەمی بەعس ڕووخا ئەمریکا هاوپەیمانەکانی هێرشیان کردە سەری لە دوای ئەوەی کە ڕووخا لەژێر ئەم شمشێرانەوە ئەلیکۆپتەرێکی ئەپاچی ئەمریکی وەکو باڵادستی ئەمریکا لەو شەڕەدا و لە خستنی ڕژەمی بەعسا بەژێر ئەم شمشێرانە تا ڕەت بوو ڕۆژ ئەمە بوو وای کردم فڕۆکەیە وی ئەمریکا ئازانێ ئێرە جۆی شوێنی نەمایشی سەربازی عێراقا بۆ باش ئەزانن کە سەرکەوتن عێراقەمەی کە دروست کرد من سەرکەوتنم بەدەستێنەوە ئەوانیش کە عێراقیان ڕوخان خۆ هەر یەک هەلیکۆپتەر نەبوو ینی ئاباچیە ڕەت بوو لە بنیەوە بەڵام هەلیکۆپتەری بلاک هۆک سیکۆرسکی بە بنیان ڕەت بوو تانکی ئێبرامز هەمار ئێمە سەرکەوتنمان هێنا بەسەرتە نیشانەیەوە پێشانەداتن ئێوە ڕوخان ینی عێراق ڕوخاتەوە کۆتایی بۆنەی ڕەتبوونیە و ئاپاچەوە مێ پرسیاری ئەوە بکەم لە 2023 چێ باڵا دەست بوو ئەمریکا هاوپەیمانەکانی لەگەڵ عێراقا ئەو شەڕیان کردووە چیان هەبوو بەرامبەر یەکتری عێراق لەو سەردەما چی هەبوو کە ڕوبەڕووی ئەوان بێتەوە عێراق هیچی نەبوون شەڕ تەکنۆلۆژیایە
تۆ ئەگەر سەدام حوسێن ئابواە نەرم بواە ئابواە ڕێککەوتایە لەگەڵیان چونکە زۆر سیر بوو کە تۆ کە لە ڕقەیەکەی بەرامبەر بەوانە ئەوەسی تۆ ئەزانی ئەم هێزانە چیە تاکو بەڕوڕیان بیتەوە تۆ هیچت نییە نە پارچەت هەیە نە یەدەکت هەیە نە تانکت ئیشەکە نە فڕۆکەت ئیشەکە وای لێ هاتبوو تۆ سوتەمەنی فڕۆکەت نەبوو یعنی شتێ هەبوو لەو زمانە پێیانەوە تەقنین الوقود لە دوای ساڵی 91 کە دەستی پێکرد ینی سیقە بەرە سەر فڕۆکەوانیش نەمابوو کە فڕۆکەکە بەرێ و بفرێ بڕوا بە وڵاتێکی کە ئەو فڕۆکەیە کە ئەفری سوتەمانیەکەی بەشی نەیەگەیشتە سنووری وڵاتەکە لی دەربچێتن بۆ نمونە ئەو هایدی هاتی ئەوەندە لاواز بوو هیچ شەکێکی نەبوو بەرگری پێ بکات هەمووی کۆن بوو هەمووی کۆن بوو یعنی ساگەر باز بکەین ئەفسەر هەیە دوای 91 عێراق بەتەما بوو موشکی S-300 بەرگری ئاسمان بکڕێ لەبەر ئەمریکا ئەوان ئەفسەرەکان چوونە رووسیا لەوێ بوون ئەمریکا زەختی لێکروتی دەریان کە بیانگەڕێنەوە نەدای پێیان نەمەشقەکەیان تەواو کرد گەڕانەوە هەموویە نەیبوو هیچی نەبوو وەک لە پێشەکەەکە باسم کرد سەسلام لە ناو ئەم گۆڕەپانە بەشێک لەو هێزانەی کە نەمایش دەکران دەستیان بە خوێنی کورد سوور بوو سەدام چۆن ئەم هێزانەی پەروەردە دەکرد هێزی تایبەت وانە بەڕاستی ینی وا پەروەردەیانی کردبوو کە هەر کەسێ دژی سەدام حوسێن بێ ئەوە پشتی نییە بێ بکوژرێتن لەبەرەوە بەو شێوازەیانی کوردی زۆر کوردی لە ناودا هەر ئەنفال وانەت لەبیر نەچێتن و هەڵەبجەت لەبیر نەچێ و دۆڵی بالیسانت لەبیر نەچێ و قەڵاتزیێت لەبیر نەچێتن